دەستەیە سەرۆکاتیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە داخوایانیەک دەربارەی ناڤەڕۆکە جوینە دەستەیە سەرۆکاتیە ئەنەکەسە لەگەڵ مات بڕێل باڵوێزی ئەمریکی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریە بەڵاو کرد. داخوایانیە خۆدا سەرۆکاتیە ئەنەکەسە ڕاگەهاند کو لە ڕێکەفتە دەهێ بێ مهێواتە دۆه سەرۆکاتیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە کوژێ محەممەد اسماعیل و فەسڵە یوسف و سلێمانەوەسە و فێسەڵ یوسف پێکاتبوو لەگەڵ مات بڕێل باڵوێزی ئەمریکی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریە جڤە. ئەنەکەسە گۆت جوینێدا سەرۆکاتیە ئەنەکەسە تەکەزیر سەر گرنگیە بەهێزکردنا پەیوەندیان گەل ئەمریکا و گرنگیە ڕۆلە ئەمریکا دە بەرقەراربوونە ئەو لەهیەدە لە دەڤەری هاتەکردن ئەوژی دەمەکێدا کو ڕەوشە ئابووری گەلێک خراپ بوویە و باندۆرە خۆیان نەرینی لەسەر ژیانی دروست کردە و هەروەها خراپبوونە ڕەوشێ دەمێ کو گروپێن چەکداریان سەر بێ پێدە بە بنپێکردنان دەرمافی ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە ئەنجام دەدێ کو هەری داوی ئەو بنپێکردن بوونە سەدەما داخستنە دەریە پێشە بورێ سێ مالکە هەروەها داخوایانیە ئەنەکەسە داهاتیە و باڵوێزی ئەمریکی تەکەزیە لەسەر بەهێزکردنا پەیوەندیان لەگەڵ ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە و پێشتەوانیە ئەمریکاش بۆی بەرقەراربوونە ئەو لەهیە لە دەبەرێ کرد. ئەنەکەسە داخوایانیە خۆ دەگوت و باڵوێزی ئەمریکی گوتیە و ئەو بابەتێن دەجوینە داهاتنە بەحسکردن و لەگەڵ ئالیەن پەیوەندیدار چارەسەر بکەی و هەروەها ئەمریکا هەوڵ دەدێت و جارێکەدەن دەریە سینووریە پێشابوور سێمالکە وەرێ بەکردن.